سیاست حکومڕانی بریتە لە هوەری بەڕێوەبردنی خەڵک بەڵام ئەم حکوومەتە ئێمە جگە لە هوەری دزیکردن لە خەڵک جگە لە هوەری بەڕاستی دروستکردنی نائارامی بۆ خەڵک و دروستکردنی ناکۆچی لە نێوان لایەنە سیاسیەکان هیچ هوەرێکی دیکە نازانێت لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە موچەی هاوڵاتیان پارەکە دەجێڕێتەوە کە من ناڵم جێڕان و پێی دەڵم دزی لەبەرەوەی حکوومەت کاتێک ئاساییە پارەی هاوڵاتیانیان فەرمانبەرانی خۆی بجێڕێتەوە ئەگەر حکوومەتەکە بەڕاستی پارەی نەبێ بەڵام ئێستا حکوومەتە قەیرانی نییە خەڵک لە قەیران دەژی ئەم حکوومەتە وەزعی باشە بەرپرسەکانی هەمووی دەوڵەمەندن هەمووی سیارەی باش خانووی باش حیمایە باش کۆشی باش تەلاری باش ژیان و گوزەرانێکی باشیان هەیە بەڵام هاوڵاتیەکانی لە قەیران دەژی ئەسڵەن ئەم حکوومەتە قەیرانی نییە قەیرانی دارایی نییە درۆیەکی گەورەیە هەر کەسێک لە کوردستان بڵێ ئەم حکوومەتە قەیرانی هەیە و کێشەی هەیە هاوڵاتی کێشەی هەیە ئێمە ئامادەنین ئەو جۆر عەقدانە لەگە وڵاتان بکەین کە کارەبای کوردستان هەتایە چارەسەر بێ بۆ لەبەرەوەی لە نەبوونی کارەبا لە هەرێمی کوردستان دزە گەورەکان سوودمەندن ئەم وڵاتە ئەگە کارەبای هەبێ ئەگەر ئاوی هەبێ ئەگەر نەوتی هەبێ وەکو هاوڵاتی ئەم حکوومەتە ینی باندی دزی لە ناو حکوومەتەکە زەرمەند دەبێتن بەداخەوە نەوتەکەش کەس نازانێت چی لێ دەکرێەوە بەچی دەدرێەوە چۆن سەرف دەکرێت ئەخە کارەساتە تۆ لە هەرێمی کوردستان خاوەن ئەو هەموو نەوتە زۆرە بی هاوڵاتی لە هەرێمی کوردستان ساڵی یەک جار یەک بەرمیل نەوتی پێڕاوان نەبیندرێ لە هەموو دنیا نەوت مای خێر و خۆشیە بۆ هەرێمی کوردستان نەوت مای برسیکردن و سەرگەردانی و مای ماڵوێرانیە